بنای خوای بخشنده مهربان، حمد و ثنا و سپاس و ستایشی به پایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. بۆ ڕێزان لە پرۆگرامی زاد بابەتی پەروەردەی ئیسلامی التەزکیە بە ئیزنی خوای پەروەردگار. طبعا قۆناغی یەکەم گەیشتونەتە لاپەڕەی 36 هە بەردەوامین لەناو مافەکانی دایک و باوک. ئێستا گەیشتنتە بەشی دووهەم لە مافەکانی دایک و باوک. فەرموو مامۆستا سۆران. الثاني من حقوق الوالدين تجنب حقوقهما والإساءة إليهما. دووهەم لە مافەکانی دایک و باوک ئەوەیە کە خۆت بپارێزی لە ئازاردانی دایک و باوک و خراپە بەرامبەریان. المراد بعقوق الوالدين مەبەست لە ئازاردانی دایک و باوک ما يتأذى به الوالدان من ولديهما من قول أو فعل وهو حرام ومن أكبر الكبائر. مەبەست لە ئازاردانی دایک و باوک ئەوەیە کە هەر شتێک دایک و باوک ئازار بدا، ئیتر قسە بێت یعنی گفتار بێت یان کردار بێت. طبعا ئەوە هەر شتێک بە کردار بیان بە گفتار بێ ئازاری دایک و باوک بدەی حرامە و یەکێکە لە ئەکبەر الکەبائر، لەوە گەورەتر نییە جگە لە شرک، یعنی شرک لەوە گەورەترە. قال خوای پەروەردگار ئەفەرمێ لە سورەتی الئیسراء ئایەتی 23 إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما. ئەگەر باوکو دایک کەوتنە لای تۆ، ئەگەر دایک و باوک لە کاتی تەمەنپیریە کاتێک احتیاجیان بە یارمەتیدانە ئەو کاتە کەوتنە لای تۆ یان یەکێکیان کەوتنە لای تۆ ئیحداهما یەکێکیان ئەو کیلاهما یان هەردووکیان هەرگیز پێیان مەڵێ ئۆف، هەرگیز پێیان مەڵێ ئۆف یعنی بەدەم. وەلا تەنهەرهما ومەش و گژیانە هەڵمەشا خێدەم چاویانە. ئەمانەوان ئێستا وەکو مناڵوانە، باوک و دایک تا گەورە ئەبن ئەڕۆنەوە بەسەر مناڵی. مرۆڤ وایە، مرۆڤ لە مناڵیەوە دێ بۆ ڕۆژ بە ڕۆژ عاقڵە بێ، ڕۆژ بە ڕۆژ عاقڵە بێ و ژیرە بێ و کێشەی کەمترە بێتەوە. بەڵام تەمەندار تا بێ بەو بەرەو خوارەچێ، تا بێ احتمالاتی هەڵەکردنی زۆرە. ئەو ڕۆژە کورتە ڤیدۆیەکی پیشاندا بە کوڕەکە نانێکردە دەمی دایکێوە، دایکیشی ئەو نانێکردە دەمێەوە، یعنی خواردنێکردە دەمێەوە، ئەم هاتە سەر و گوێلاکی. یعنی تا ئەو حەدە یعنی مەسەن دایک و باوک نازانن، هەم نازانن یعنی ئەسڵەن بۆ دالی، یعنی ئەگاتە ئەو تەمەنە جاری وا هەیە. وقال النبي صلى الله عليه وسلم ألا أنبئكم بأكبر الكبائر. رسول الله فرمي صلى الله عليه وسلم آية بيتان نڵێم گەورەترین تاوانە گەورەکان چین؟ الإشراك بالله، هاو باش بڕیاردان بۆ خوای پەروەردگار، حقوق الوالدين، و ئازاردانی دایک و باوک، وقول الزور، و قسەی درۆ. والعقوق قسمان، و ئازاردانی دایک و باوک دوو جۆرن، بالقول هەیە بە زمان، بالفعل. هەشە بە کردار. الأول العقوق بالقول ومنه. یەکەمیان کە ئازاردانە بە گفتار بریتیە یعنی لەم ئەمانەی بەرەکەوێ. أولا یەکەمیان سبهما أو التسبب في لحوق السب لهما، جوێندان بە دایک و باوک خوا پەنامان بدە یان ببیتە هۆی ئەوەی کەوا خەڵکی جوێن بە دایک و باوکت بدەن. قال رسول الله صلى الله عليه وسلم خۆشەویست ئەفەرمێ صلى الله عليه وسلم إن من أكبر الكبائر أن يلعن الرجل والديه. یەکێک لە گەورەترین تاوانە هەرە گەورەکان ئەوەیە کە ئینسان خوا پەنامان بدە لعنەت لە دایک و باوکی بکە یان جوێنیان پێ قيل بدە. يا رسول الله وكيف يلعن الرجل والديه؟ دیارە لەو زمانە ئەمە نەبووە، بۆیە کابرایە زۆر بەسەر سوڕمان و ئەڵێ ئەی پێغەمبەری خوا بۆ کەس هەیە یعنی جوێن و دایک و باوک بدە، یعنی چۆن جوێن و دایک و باوک بدە؟ قال پێغەمبەری خوا فەرمووی يسب الرجل أبا الرجل فيسب أباه ويسب أمه. فەرمووی تۆ جوێن بە دایک و باوکی کەسێ بدە، ئەوی جوێن دایک و دایک و باوک دەدا، یعنی تۆ ئەگرێتەوە خوا پەنام، یان کردەوەی خراپێکەکەی ئەبێتە مای ئەوەی خەڵک جوێن و دایک و باوکت بدە. ثانيا رفع الصوت عليهما. دووهەم دەنگ بەرزەوکردنەوە بەسەر دایک و باوکە خوا پەنامان بدە. قال تعالى خوای پەروەردگارە فەرمێ فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما.
هەرگیز ئۆفیان پێ مەڵێ لە بەرامبەریانە ئۆف مەکە و هەڵمەشاخێ دەمچاویانەوە بە گفتارێکی زۆر بەڕێز و بە احترامەوە بەرامبەر دایک و باوکت هەڵس و کەوت بکە. ئەمە زۆر زۆر گرنگە بە ڕێزان، زۆر زۆر گرنگە. ینی ئەم بابەتە یعنی پیاوی گەرەکە سەبری هەبێ لەسەری، ینی بەڕاستی موقفێکی زۆر قورسە کە ئینسان تەحملکردنی دایک و باوک لە قورسترین ئیشەکانە و حەقێکی شەرعی ئەوانیشە لەسەر تۆ، چونکە ئەوان تۆیان گەورە کردووە. تۆ ڕۆژێ لە ڕۆژان وابووی یا قسەی لە دەمیان دەرەچی ئاجایی وا لە ناو مەجلیسە ئەوان قسەی غەڵەتەکەن. لە ماڵی ڕئیس عەشرەتێکە دانیشت بووین، کابرا ڕئیس عەشرەتێکی زۆر گەورەیە و ئەوانە ئێمە وەکو عەشرەتی هەمووان ڕۆیشتون بۆ ئێمە باسی ساڵان یەکەکەم ینی زۆر دوور. باوکی ڕئیس عەشرەتەکەش لە دیۆخانەکە دانیشت بوو کە ئێمە چوونە ئێوە دانیشتین و ئەمانە دەمەتەقێکرا و ئاوە باسی عەشیرەت و ئەم دوو بنەماڵەی ئێمە ینی لەگەڵ ئەو عەشرەتە بنەماڵەی ئێمە لەگەڵ ئەو عەشیرەتە تێکەڵیەکی هەیە و ئەوانە. باوکی ئەو ڕئیس عەشرەتە لەوێ بە من وتی بەتەمەن بوو، تقریبا 80 ساڵ تەمەنی بوو. من زۆر جاریش ینی سرم لێدا ئەوانە وتی مەلا تارق وتم بەڵێ، وتی مەلا تارق ئێخۆ ئێوە کەی هەمەوەن بوون ینی ئەو لێ ئێتر کۆرە بابە ئێوە چی هەمەوەن و بابە وەڵڵا هیچ هەمەوەن نیتن ناو مەجلیسە تەواو مەجلیسی ڕئیس عەشرەتی هەمەوەنە لێ و خەڵکێکی زۆر لەوێ و ڕئیس عەشرەتی خۆیان ئەوان ئەیانزانی ئێمە هەمەوەنین و چەند ساڵ ئێمە تێکەڵی 50-60 ساڵ بەلەیسە زیاتریش لەوە هەر هەیە و ئەوانە بەس ئەو لی تێکەڵ بوو ینی لەو دەقە لی تێکەڵ بوو. ئیتر هیچ کەسێک هەر ئەوەندە ئەوتی باوە گیان نەوانیە لەوانەیە تۆ هینەکەت بۆ کوچۆن بڵێ هینەکەت لێ تێکە بڵێ ئەمان هەمووان بە ئوسلوبێکی جوانێنی بە ئوسلوبێکی زۆر جوان. بەڵام ئەو خەڵکی وا هەیە من بینیمە لە حاڵەتی وایە و ڕابێتە گیان دایکی وە ئێوە قسەی ئەو باوکو دایکە لەو کاتە وەرناگیرێت قەیچەکە با قسەی خۆی بکە. بەڵێ. الثاني العقوق بالفعل ومنه. دوهم ئازاردانی دایک و باوک بەکردەوە. أولا ئەویش چەند جۆرێکە طبعاً یەکێک لەوانە حدة النظر إليهما. بە تیژ تەماشاکردنی ناوچاوانیان خوا پەناماندا. ثانيا تفضيل غيرهما عليهما. فەزڵدانە خەڵکی تر بەسەر بە بۆ نمونە خوشکێکی دێ بۆ ماڵتان ئەو خوشکە فەزڵی لەسەر دایکە خۆ دایک نابێ یەک کەس فەزڵ دەیتە على الأقل لە بەردەم خۆیە. ثالثا عدم توقيرهما بالاستهانة بأمرهما واحتقارهما. سێم ڕێز لێ نەگرتنیان بەکەم تەماشاکردنیان یعنی شتەکانیان قسەکانیان بە هەند وەرنەگیری حسابی بۆ نەکەی هیچ نەبێت لەوێ ئەو پەڕی ئیهتمام دەربڕێ قسەکەت وەڵڵی خۆوایە و بیری لێ بکەرەوە ئەمانە يعني بۆ ئەوەی نەشکێتەوە. رابعا ضربهما والتطاول عليهما باليد. خۆی پەروەردگار بمان پارێزێ ینی ئەمە ئیتر ئەمە ئەو پەڕی نەکبەتیە ئەگەر بەی لە دایک و باوکت دەست درێژی بکەیتە سەریانە خوا پەناماندا. خطر عقوق الوالدين. خەتەر و ترسناکی ئازاردانی دایک و باوک. أولا یەکەم سبب للخزي والعار في الدنيا والعذاب في الآخرة. خوا پەناماندا سەرشۆڕیە يعني ئابروچوونە لە دنیا و لە قیامەتیشا طبعا هەر بە هەمان شێوە سەرشۆڕتەکە بەڕاستی ئابروتە بە. قال رسول الله صلى الله عليه وسلم. رسول الله فرمووی صلى الله عليه وسلم رغم أنفه ثم رغم أنفه ثم رغم أنفه قيل من يا رسول الله؟ لوتشۆڕ ببێ پاشان لوتشۆڕ ببێ پاشان لوتشۆڕ ببێ وتیان کی ئەی پێغەمبەری خوا؟ قال فرمووی من أدرك والديه عند الكبر أحدهما أو كليهما ثم لم يدخل الجنة. هەر کەسێ بگاتە تەمەنی يعني لە تەمەنێکی گەورەیە بگاتە دایک و باوکە یان هەر یەکێک لە دایک یان لە باوک و نەتوانێ بە خزمەتکردنی ئەوان بەهەشت بۆ خۆی بکڕێ يعني ئەمە بەڕاستی لوتشۆڕە سەرشۆڕە چاوشۆڕە لە ڕۆژی قیامەتە. ثانيا دووەم يوجب سخط الله على العاق. بەڕاستی ئەو کەسەی کە ئازاری دایک و باوک ئەدا بەڕاستی خوا لە خۆی تووڕە ئەکا. قال النبي صلى الله عليه وسلم رسول الله فرمي صلى الله عليه وسلم رضا الرب في رضا الوالد وسخط الرب في سخط الوالد. رازیبوونی پەروەردگار لە رازیبوونی دایک و باوکایە و تووڕەیشیان تووڕەی پەروەردگاریش لە تووڕەی دایک و باوکایە والد لەیلە دایک و باوک شەگرێتەوە. ثالثا سێم
الحرمان من نظر الله يوم القيامة ودخول الجنة. خوا پەنامان دایکە لەو کەسانەی کە لەو سێ کەسەی کە خوای تەعالا تەماشایان ناکا وەلیان تووڕەیە و پاکیان ناکاتەوە یان خاتە ئاگری جەهەنمەوە ئەو کەسەیە کەوا ئاوا بێ. قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ثلاثة لا ينظر الله عز وجل إليهم يوم القيامة وذكر منهم العاق لوالديه. یەکێک لەوانەی کە مەحرومن لە بینی یعنی لە تەماشاکردنی خوای پەروەردگار تەمان تەماشاکردنی ڕەحمەتی خوا و مەحرومیشن لە بەهەشت. یەکێک لەوانە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەوەیە کە ئازاری دایک و باوکەدا. رابعا چوارم حقوق الوالدين من أعظم صور قطع الرحم وهو سبب في نزول البلاء والعقوبات بالعبد. طبعا يما أزانين صلي رحم چەند خەتەرە چەندێک ئەبێ قەطعی ئێمە ئەزانین شڕاندنی پەیوەندی خزمایەتی چەند خەتەرە قەطعی صلي رحم چەند ترسناکە و نەتیجەکەی چەندێ خراپە لە دنیاە و لە ئاخرەتیشە. ئەیدا ئەعظەم قەطعی سوەری ڕەحم ئەوەیە کە ئازاری دایک و باوک بدەیە ئەوە لە هەمووی گەورەترە. قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ما من ذنب أحرى أن يعجل الله لصاحبه العقوبة في الدنيا مع ما يدخر له في الآخرة من البغي وقطيعة الرحم. هیچ تاوانێک ئەوە گەورە نییە کە لە دنیاە خوا پەلەی لێ بکات لە سزادانیا جگە لەوەی کە هەڵی گرتۆ بۆی بۆ ڕۆژی قیامەت لە چی لە زوڵم و پچڕاندنی سڵی ڕەحم و پەیوەندی خزمایەتی. خامسا پێنجەم منع قبول العمل. منع تەکا قەدەغەی ئەوە ئەکاکەوە عەمەلەکانت وەربگیرێ لای خوا. قال رسول الله صلى الله عليه وسلم رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم ثلاثة لا يقبل الله منهم صرفا ولا عدلا أي فرضا ولا نفلا عاق ومنان ومكذب بالقدر. سێ کەسەیە خوای تەعالا نەفەرزیان لێ قبوڵەکان نە سونەت کە ئەویش بریتین لەوەی کە ئەوەی ئازاری دایک و باوکێدا ئەوەی منەت ئەکاتە سەر خەڵکە کاتێ چاکەیان بۆکە چاکەیەکی بۆکە و باسیەکە منەت ئەکاتە سەریا و ئەوەشی کە باوەڕی بە قەدەری خوانیە خوای تەعالا بمان پارێزێ. داواکارم خوای تەعالا ڕەحممان پێ بکات و لەوانەمان نەگێڕێ کە بەرامبەر بە دایک و باوک هەڵەیان هەیە و ئازاریان ئەدەن. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.